ڕاستیە ئەوەی کاڵین هێزی گەنجیا خود وزەیەک و بزاوتێکی کۆمەڵایەتی گەنجان بە درێژایی مێژوو لەناو هەموو قۆناغە جیاوازەکانە ڕۆڵی تایبەتی خۆی هەبووە تەنانەت لە شۆڕشی کوردیشە تەنانەت لە بەرخۆدانی کوردانە لە باکوور لە باشوور و لە ڕاپەڕینی کوردیشە لە ساڵ 1990 بە بەرداوامی لە ناوزان کۆکانە ڕێخستنی گەنجان هەبووە چ لەسەر تێمای نەتەوەیەتی بێت چ لەسەر بنەمای جیاوازی چینایەتی و خەباتی کرێکاری و ئەو دیدگا چەپانە بێکە لەو کاتەیە باو بووە بەڵام لە ئێستاە هێزی گەنج ئەکرێ بڵین چ جۆرە هێزێکە یاخود ئێمە لە کوێ پێویستمان پێێتی هێزی گەنج ئەگەر ئێمە دابەشی بکەین وەکو کارکردێکی کۆمەڵایەتی وەکو بزاوتێکی کۆمەڵایەتی لە کوردستانە چینێک گەنجمان هەیە خۆ چینێک چۆن بڵم دابشکاریەکمان هەیە کە بەپەی تەمەنە لە تەمەنێکی دیاریکراوەیە ناو بازنەیەکەوە کە پێوترە بازنەی گەنجان بەڵام پرسیارەکە لێرە ئەوەی ئەو بازنەیە کە لە ناو ئەو تەمەنە دیاریکراوەی کە ئێمە دیاریمان کردووە هەڵگری بیرکردنەوەیەکی گەنجانەیە هەڵگری دیدگایەکی نوێخواز و گەنجانەیەکە سەبارەت بە نوێبوونەوە و ڕۆشنگەری و ڕۆشنبیری و ئاگاییەکی نەتەوەی و هۆشیارانەوە مامەڵە بکە خۆی لێرە پرسەکە دروستە بێ ڕاستەکەی ئێمە وەکو دیاریکردنی تەمەن ئەگەر بەپێی زانکۆ بێ خودت بەپێی تەمەن بێ بەپێی چینی کۆمەڵایەتی بە بەپێی شوناسی کۆمەڵایەتی بێ بڵە گەنجمان هەیە بەڵام پێم وایە لە ئاستا معریفی و تیۆری و هۆشیاریەکە کە چینێک هەبێ کە چینێکی گەنجی نوێخواز بێ لە ئێستا ئەو پانتایە لە لای ئێمە غائیبە ئەو چینە کۆمەڵایەتە لە لای ئێمە غائیبە بە دیتی من پرسەکە لە هەندێک کاتە زۆر پەیوەندی بە شێوە ژیانەوە هەیە یعنی ئێمە ناکرێت بە هەمان تێگەیشتنی 20 ساڵ پێش ئێستا سێری ئێستا بکەین بە هەمان تیۆر و معریفەی 20 ساڵ پێش ئێستا تەفسیری دنیای ئێستا بکەین چونکە لە ئێستا ئێمە دنیایەکمان هەیە کە دنیای دیجیتاڵە دنیای سوشەڵ میدیایە دنیای سایبەر سپەیس و مەجازە لەناو ئەو پانتایانەیە هەم خودی ئەم وزەیە کە ئێمە ناومان لێناوە ئینسان و هەموو ئەو کارکردە کۆمەڵایەتی و بزاوتە کۆمەڵایەتیانە چ بزاوتی ژنان بێ چ بزاوتی کرێکاری بێ چ بزاوتی گەنجان بێ تووشی جۆرێک لە شوناسی تازە دێن یعنی تۆ لە ئێستاە چەندێک لە دنیای واقع مامەڵاکی ئەو نش لە دنیای سایبەر سپیس و دنیای مەجازە مامەڵاکی هەندێک کات بەریەکەوتن لە نێوان ئەم دوو دنیای ڕۆیان ئەگەر تۆ سەری پلتفۆرمەکانی سوشەڵ میدیا بکەیت لە زۆر ئاستابینی کۆمەڵە گەنجە هەیە ئەکتیڤن ئیش ئەکەنیان ئەڕۆن شت ئەنووسن ڤیدۆ بڵاوەکەنەوە سپیس ئەکەنەوە یان هەر چالاکیەکی تری سوشال میدیایی ئەکەن بەڵام لە ئاستی واقع هەستەکەی زۆر کات ئەم وزەیە نابینی لەبەرەوەی کاتێک کە تۆ دوو دنیات هەیە کە سەردەمەکە خۆی ینی وای لێ هاتووە چ لێرە بێت چ لە ئەفغانستان بێت چ لە ئەمریکا بێت چ لە کەنەدا بێت ینی لە هەموو بەشە جیاوازەکانی دنیا ئەم دوو دنیای هەیە ئیشەکە لێرە ئەوەیە کە تۆ چۆنی ئەم گەنجەکە لە پانتایی سوشەڵ میدیا و سایبەر سپیسە ئەکتیڤایی هێنیتەوە ناو دنیای واقع وای لێ ناکێ کە تووشی خودنامۆیی بێ لە ناو دنیای واقع مرۆڤێکە بۆ دروست بێ کە مرۆڤێکی تەواو سایبەری بێ کە بەس لەو شوێنە ئامادەی هەبێ بگرێت تۆیی وزەیەک دروست ئەەکەی کەیتر ئەمە بە پەروەردە ئەکرێ بە هۆشیاری ئەکرێ بە هۆشیاری میدیایی ئەکرێ بە ئامادەسازی لایەنی سیاسی و حکومەت و دەوڵەتداری ئەکرێ هەموو ئەمانە پێکەوە پاکێجە دروست دەکەن کە ئەو خودنامۆیە سوشەڵ میدیایە بێتەوە ناو دنیای واقع ینی هۆکارێکی تر و فاکتەرێکی تریش بۆ ئەوەی ئەگەڕێنمەوە کە زۆر پەیوەندی بە تاگەراییەوە هەیە ئیندیڤیدووالیزم یعنی لە ئێستاە دنیا هەم لە ڕێی سیستەمی سیاسی وڵاتانی ئەوروپاییەوە سێرکی کە تا ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم شتە باشترە ینی لەم بابەتە بەهۆی پەیوەندی کۆمەڵایەتی و خزمایەتی و هاوڕێتی و تند و تۆڵی و گەرمیەکە لە پەیوەندیەکان کە هێشتا ئینسانی مە زۆر تووشی ئەو تاگەراییە نهاتوە بەڵام لە ڕێگەی سوشال میدیا و گلۆبالیزیشن و جیهانگیریەوە هاتۆتە ناو دنیای ئێمەشەوە کامەژوای کردو بەشی خۆی ئەو لایفستایڵە تاگەرایە بهێنێتە پێشەوە کە مرۆڤێکە تا حدێکی زۆر تەنها خۆی لاگرنگە تاکانە ئەژی پەیوەندی بە کۆمەڵەکەیەوە نییە وم پرسەی ئێمەش کێستا قسەی لەسەرەکەین پرسێکی تاو کۆمەڵایەتیە گەنج چۆن نەتوانێت کاریگەری هەبێت لەناو کۆمەڵگا لە ئێستا هەموو ئەم فاکتەرانە هەن پێکەوە کە هەم لایفستایڵێکی ڕۆژئاواییانەکە هاتۆتە ناو ئێمەوە من باسیەوە ناکەم کە ئەم لایفستایڵە باشیان خراپە بگرێمە تەحلیلی ئەوواکەین کە ئەمە چییە بۆی کە لی تێ بکەین هەم لایفستایڵەکە هەم بەریەکەوتنی دنیای واقع و سوشەڵ میدیا هەم هەندێک کاتیش پەرتبوونی کۆمەڵگاکە خۆی گەنج چییە گەنج ئاوێنەیەکی کۆمەڵگاکەیە ینی بزاوتێک و کۆمەڵێکی تاو دابڕاو نییە لە کۆمەڵگاکە بەشێکی ئەو کۆمەڵگایە کاتێکە تۆ چەندەها ئەفکاریاتی جیاوازی ئاینیت هەیە چەندەها ئەفکاریاتی جیاوازی سیاسیت هەیە چەند حیزبێکی جیاوازی سیاسیت هەیە تۆ ناتوانانی یەک هێزی یەکانگیر دروستکەی کە ناوی هێزی گەنجە بگرە لەنا ئەو هێزە یەکانگیرەشە کۆمەڵە تاکی بیری جیاوازی تایە کەسێکە بیرروباوەڕێکی ئاینی خۆی هەیە کەسێکە بیرروباوەڕێکی سیاسی هەیە ئایدۆلۆژی خۆی هەیە هەر شتێکی خۆی هەیە ئەمەش خۆی لە خۆیان جیاوازی و پەرتبوون ئەهێنێتە پێشەوە چاڵنجەکە یاخود تەحەداکە لێرە ئەوەیە کە تۆ چۆن لە ڕێی چ شوناسێکەوە لە ڕێگەی چ تێگە و تێمایەکەوە یەی ئەم هێزەیە گرتووە دروستەکەی بۆ نمونە کۆمەڵە گەنجەهێنی
کەسێک کە هەر بیر و باوەڕێکی ئاینی هەبێ ڕاست بەیان چەپ بێ ئیسلامی بێ یاخود بەرەکەی ئەولا بێ هەر بیر و باوەڕێکی بێت چۆنی ئەم هێزەیەکانگیرە دروستەکەی کاکرێمە شوناسی کوردستان کۆیان کاتەوە شوناسی نەتەوەی کۆیان کاتەوە ئینتیما بۆ نیشتیمان کۆیان کاتەوە وامەش تاکە پێم وایە بە دیدی من تاکە شوناسێک یاخود تاکە ئیتاڕێکە کە ئەکرێ هەموو جیاوازەکان لە ناو خۆیان کۆ بکاتەوە کە پێویستی بەوە نیە کە تۆ چ بیر و باوەڕێکی ئاینی ئایدۆلۆژی سیاسی هەش بیر و باوەڕێکی خۆتت هەیە لە ناو شوناسێکی دیاریکراوی ئەم شوناساکرێ کۆکەرەوەی ئەم هێزە جیاوازانە بێت هەموو کاتێک فاکتەری ئابووری فاکتەرێکی زۆر گرنگە هەم بۆ داڕوخانی کۆمەڵگاکە هەم بۆ کۆکردنەوەی هەم بۆ لەکترازان هەم بۆ یەکگرتنەوەش لەبەرەوەی کە لە هەموو دیدگا مارکسیستیەکانیش ئەمە بە ژێرخانی کۆمەڵگادانرێ واتە ژێرخانێکمان هەیە کە کاریگەری لەسەر سەرخانەکە هەیە و ئەبێ بە ڕنگدانەوەی ئەو سەرخانەی کە هەمانە لێرەیە فاکتەری ئابووری کوردستان پێم وابێ لەم چەند ساڵی دواترا کەمێک زیاتر فەرقی کردووە گەر ئێمە بەس بارودۆخی موچەخۆر و ئەوە وەرنەگرین ینی لە ئاستەکانی وەکو بزنس و بازاڕی ئازاد و کرانەوە و یەکێ نیشتە جێبوونی ئەندازیاریانیان لە کۆمەڵە سلکە چوونە پێشەوە هەیە بەس کۆمەڵە فیئەیتری کۆمەڵگا هەر لە ناو قەیرانی ئابووریان بەشێک لە بەرەو پێشچوونی گەنجش بریتێلەوەی کە خاوەنکاری خۆی بێ خاوەن ئابووری سەر بەخۆی خۆی بێ بەڵام لێرە شتێکێک کە پەیوەندی بە هۆشیاری خودی ئەم کەسەوە هەیە تۆ چۆن نەتوانی باڵانسە دروستکەی لە نێوان پێداویستی ئابووری خۆت لەگەڵ پێداویستی معریفی خۆت یاخود پێداویستی سەقافی خۆت کە پێویستە بێتی ئەکرێ پیاوێک حکومدار بێت و حکومدارێتی بکە بەڵام خاوەنی بیرێکی زۆر یەکسانی خواز و بڕوای بە فرێ و بڕوای بە هەموو ئەو ماف و ئازادیانە هەبێت کە هەردوو جەندەرەکە یاخود هەموو پێکاتەکانی کۆمەڵگا پێویستیانە ئەشکرێ ژنێک حکومدار بێت و بە پێچوان و ژنێکی زۆر پیا و سالار بێ و هەڵگری دیدگاکە بە ینی بەڕێی من کێشەکە ئێمە کێشەوە نیە کە ژنێک لە حکومما بێ خود پیاوێک لە حکومما بێ هەڵبەت لە دیدە ڕەمزی و سیمبۆلیەکەشیەوە گەر ژنان زیاتر لە ناو پێگەکان نابن زۆر باشترە ینی هەم ئێمە وەکو ژنێک هەمووکو کۆمەڵگاکەش کە بەرکەوتنی بە دنیای تازە دێتە پێشەوە و ممارەسەی ئازادی خۆی ئەکا کە ئازادی مافی بەدەستێنانی پۆستا یاخود ئازادی بەدەستێنانی مافی توانای ینی لەسەر توانای ئەم کەسە بڕیارە درێ و بەشێکە لە پرۆسەسی دیموکراسیکە ینی کۆمەلگا ناتوانێت بێ بە کۆمەلگایکی دیموکرات دەگەر هەمومان مافی هاوبەشمان نەبێ و هەمومان مافی یەکسانمان نەبێ بۆ دەستکەوتنی شتێک ئیتر پۆستێکە پلەیەگە شوناسێکی کۆمەڵایەتیە لە بەرکردنی جلوبەرگەکە هەتا دوایی هەر ئازادیەکی ترکە باسیەکەی بەڵام لێرە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئەو خانمانەی کە ئێستا لە ناو دەسەڵاتان یاخود لە ڕێگەی ئیدارەدان و بەڕێوەبرنەوە چ لە ناو کەرتی حکومیا بێ خۆ چ لە ڕێکەرتی ئازاد و بازاڕی ئازادەوە بێ یعنی هەڵگری دیدگایەک بن کە پەیوەندی بە ژنێتی خۆیانەوە هەبێ هەم لە ڕووی بیرکردنەوەکانیان هەم لە ڕووی دنیابینیان هەم لە ڕووی مامەڵەکردنیشیان لەگەڵ دەرەوە چونکە لە بیرە نەچێت کۆمەلگای کوردی بەپێی ئەو مێژووی کە هەیەی کە لە خێڵ و هۆزە جیاوازەکانەوە هاتووە هەڵگری دیدگایەکی پیاو سالاریە و هەڵگری دیدگاکە کە تیا پیاو لەسەرەوەی هەڕەمەکەی و باڵا دەستە گەشتی تا ئێستا ئەم دیدگایە لە ئاستی فەردیە دەستکاری تیا کراوە ینی ئەم ئێستا لە حکومەتیشا کۆمەڵە خانمی زۆر باشە بینین کاراییان هەیە ئیش ئەکەن سەرۆکی پەرلەمانمان ژن بووە و لە ناو کۆمەلگاکەش هەستەکە هەنێ خێزان زیاتر بەڕۆ ڕووی کرانەوە ڕۆشتون مافی یەکسان بۆ کچەکەی و کوڕەکەشی هەمان مافە کامانە هەمووی خۆی لە خۆیان سیگناڵی ئەرێنیە و ئەکەمە پۆزتیفانە بیری لێ بکەینەوە بەڵام چاڵنجەکە بەدیدی من لێرە ئەوەیە چۆن وا بکەین ئەمە باشتر ببێ کە ئەرکی هەمومانەوە کوتاکێ کامەش پەیوەندی بە هۆشیاریەوە هەیە تۆ چۆن تاکێکی هۆشیار دروستە هەیە کە معریفەتدار بێ کە هۆشیاری هەبێت لە ڕێگەی پەروەردەوە دروستێکی لە ڕێگەی پرۆسسێکی بە ڕۆشنبیر بوون و مەرجنی هەمومان ببینە ڕۆشنبیر بەس گرنگە هەمومان بزانین کە کۆمەڵێک پانتای ڕۆشنبیری و دیدگایەکی معریفی هەیە تایبەت بە خۆمان پێوەی ئاگدار بین مەرجنی هەمووی ببێتە ڕۆشنبیر بەڵامەکرێ ژیانێک بژی کە پەیوەندی بە ئەوانی ترەوە نەبێەوە ژیانێک بژی کە بەتاواتی ممارەسەی ئەوەی کە خۆی پێی خۆشە بۆ ئەوی تریشی قبول بێ کە ئەمەش پێکەوە ژیان دروستەکە بابەتەکە لە دیدگای منەوە زۆر پەیوەندی بە ژینگەی کۆمەڵایەتیەوە هەیە ئایا ژنێک لە ناو ژینگەیەکی کۆمەڵایەتیە چۆن نەتوانێت بڕیارێک بە ئایا ئەو ژینگە و کۆنتێکستی کە لە وڵاتێکی ئەوروپیا فراهەمکراوە بۆ ژنێکی دەسەڵاتدار و حکومدار ئایا هەمان شتەکە لە شەرقی ئەوسەط و لە عێراق حکومدارێتی کرا خو لەو جیگرافیایی کە ئێستا ئێمەی لێن کە بابەتەکە زۆر جیۆپۆلەتیکە و زۆر جیاوازە یعنی تۆ بێ سەیری ئەوە بکەی کە لە ناو چه سیاقێکە چه کاربەدەستێک دێتە پێشەوە چ ژن بێت چ پیا بێسە تۆ بۆ منە لە کوردستانی خۆمانە ئێمە هەموو چواردەورمان دەورە درراوە بۆ دراوسەیەکمان ئێرانە کە خۆ دەزانی ڕۆژی ژن لە ئێرانە چۆنە لەناو حکومەت لەناو دەوڵەتێکان کە دەوڵەتی عراقی فیدراڵە خۆ دەزانی کە
هەیکەلەتی ئەو حکومدارێتیە چۆنەوە دیدگای مەزهەبی و دیدگایەکی تەواو پیاو سالارانە چۆن لەناو ئەو وەسەتە تەواو باوە کەواتە بە ئێمە بزانین کە لە چ کۆنتێکستێکە ئایا گەر ژنێک بێتە سەر حکم چۆن نتوانێت حکومدارێتی بکە مانای ئەوە نیە کە ژنەکە مافی ئەوەی نییە کە ببێتە حکومدار یاخود بڕیاری باشدا زۆر کات جاری وایە خانمێکمان هەیە لە پێگەیەکی شایە لە پۆستێکی شایە لە پلەیەکایەکە ناتوانێت کارایی هەبێ ناتوانێت بڕیاری هەبێ مە هەندێکات ڕەنگە بەشێکی پەیوەندی بە خودی توانای ژنەکەەوە هەبێت کە توانای مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر زۆر جیاوازە بەڵام زۆر کار پەیوەندی بۆی تۆ لە چ ژینگەیەکە ئەتوانی بڕیار بی لە چ ژینگەیەک ئەتوانی خۆسەلماندن و کارایی بڕیاردانە هەبێ ئایا ژینگەکەش بە هەمان شێوە یارمەتی دەرتە یعنی ئەمە شتێکن تاوکەری یەکترن هەم دیدگا سەبجەکتیڤەکە هەم دیدگا ئۆبجەکتیڤەکە بەناو یەکترا چوون و یەکتری تەواوەکەن هەر کامێکیانە هەبێ بەبێ ئەوەی تریان ناتوانێت بیپێکێ بۆیە پێم وایە لە مەسەلەی ئەوەی کە تۆزێک بەراوردی ئەوە بکەین ئایا لە چ وڵاتێکە زیاتر ژنان ناتوانێت کارایی هەبێ ڕەنگە بۆ دنیای ئێمە زۆر دەستنەیە چکەوتم ژینگە کۆمەڵایەتەکەی ئێمە کەشوهەوای ئاینی ئێمە کەشوهەوای ینی هەر مێژووی ئێمە ئەو فەزا کۆمەڵایەتیانی کە هەمانە زۆر جیاوازە لەگەڵ ئەوانە کامانە هەمووشی کاریگەریان بەسەر یەکترەوە هەیە و پێکەوە پاکێجێ دروستەکەن ئاستەکەی کە کاتێک باسی پەروەردەکەین ئەبێ ئێمە بەسەر دوو ئاستەدا بەشی بکەین ئەو ئاستەی کە ئاستێکی پەروەردەی تایبەتە ئەوەی تریشان کە ئاستی پەروەردەی حکومیە ئەوە ئەگەر سەیری بکەی زۆر بە ئاسایی تۆ ئێستا ئەو دوو ڕەوتە لە پەروەردەکردن لەناو خودی کۆمەلگاکە بینی و لە 10 ساڵی داهاتووشە زۆر زیاتری بینی چونکە ئەو تەلەبانی کە ئێستا لە خوێندنگاکانە ئیتر وردە گەورابن و بەرەو زانکۆڕۆن کە ڕەنگە لە جیلی من و تۆشای زۆر هەندێک لە هاوڕەکانمان هەر لە خوێندنگەی تایبەتەوە هاتبن یعنی وردە چۆن بڵم نەوەکە جەنەرەیشنەکەی کە لە خوێندنگی تایبەتەوە هاتوونەتە ناو کۆمەلگاکەوە بەدەستی کار بێ خود بە زانکۆ بێ بە هەر شتێکی تر بێ ینی خوێندن لە خوێندنگە تایبەتەکانە جیالەوەی کە جیاوازی چینایەتێکی زۆر دروستەکە بەڵام بێ ئەو شتەش بڵێن کە کواڵیتی زۆر لە خوێندنگە حکومیەکان زیاترە هەم لە ڕێگەی و چالاکیانەوە بێکایکەن هەم لە ڕێگەی کواڵیتی خوێندنەوە بێ هەم لە ڕێگەی ئەو منهەجێتەوە بکە هەندێکیان منهەجی جیاوازیان هەیە ینی هەم لە ڕێگەی منهەجێکی جیاوازترە و ڕاستە دەرسە ئەساسیەکانیان کۆمەڵێک دەرسەکە لە لای هەمویان هاوبەشە بەڵام بۆ نمونە زۆربیان فێری 2 زمانی ترەبن یاخود فێری 3 زمانی ترەبن کاتێک خوێندن تاوەکەن کامە هەمووی جیاوازی دروستەکە ئینسان هەتا زمانی جیاوازتر بزانێ زیاتر ئەتوانێت بیرکاتەوە جیاوازتر ئەتوانێت پەرە بەخۆی بە ئاشنای شتی زیاترە بە بەراورد بە مناڵێکە زۆرینەی کاتێکی ئەکرێ بایکۆت بێ ئەکرێ زۆرینەی کاتی قوتابخانەکەی هەم لە بایکۆتا بێ هەم لە ڕێی قەیرانی ئابوووریەوە یانیەوە چەند ساڵە ئەو بزانم لە 2016 بە بەردەوامی ساڵ نەبووە چەند مانگێک بایکۆتی تیابێ یاخودە ئەم ساڵ خەریک بوو کە ئەستان ساڵەکە هەر هەژماریش نەکرێ ئەمانە هەمووی بیرکەرەوە چ دۆخێکی سایکۆلۆژی و گرفتی دەرونی و سترێس بۆ خوێندکارێک دروستەکە کامە لە گەورەی ڕەنگایەتەوە تۆ مناڵێکی پۆلی 1 پۆلی 2 پۆلی 3 هەتا پۆلی 6 کە بە سترێساتیا پەڕێ لە ئەگەریکردنەوە نەکردنەوە تۆ لە ئێستاوە مناڵە خۆی لەناو ترۆمایەکی خوێندناژیاوە لە گەورەتریە ئەم ترۆمایە زیاتر ڕەنگایەتەوە زیاتر تەسیری لەسەری دروستە بێ پەروەردە چەندە دەتوانێت جێپەنجەی گرنگ و جددی هەبێ ئەوەنەش کە ئەگەر ئەم پانتاییە کێشە و گرفتی تیا هەبێ ئەوەنەش ئەتوانێت کە کاریگەریکی خراپی هەبێ مناڵم ئەوەی کە لە ئێستا ئێمە خۆمان لە پەروەردەی حکومیە هەمانە خراپە بەڵام لە ئێستا شاکرێ زیاتر و زیاتر باشی بکەین کە پێم وایە چەند هەوڵێکیش دراوە ئەو ژەوەی کە هاوینان مەشق هەیە بۆ خوێندکاران مەشق هەیە بۆ مامۆستایان کە لە ڕاستیان لەلایەن حکومەتەوە من ینی نیەتەکە ئەبینم نیەتی چاکسازیەکە ئەبینم و کۆمەڵێک هەوڵیش دراوە بەڵام گرنگەکەش ئەوەیە کە تو هەموو ئەو مامۆستایانش کە لەناو ئەم سلکاییشەکەن ئەو هەستی بەرپرسیارەتیان هەبێ خۆیان تازە بکەنەوە لە ڕووی معلوماتەوە یعنی ئەو ئەرکە ئەو ئیشە بە ئیشێکی خۆیان بزانن نەک بە ئیشێکە لە پێناو یعنی ها کارێکا بێ چونکە ئەم پرسێکی تاو مرۆیە یعنی تۆ مامەڵەکردن لەگەڵ 30-40 مناڵە کە تۆ بڕیارە دەی کە لە داهاتوە چۆن پەروەردە بن تاوە بەرپرسیارانەیە بە دیدی من ڕاستیەکەی ئێمە ینی باسی گلۆبالیزیشن و جیهانگیریمان کرد چونکە لە ئێستا ئێمە تەنها تاکە ینی ئێمە وەکو چۆکو کورد قاوەنی کللتورێکی تایبەت بە خۆمانین بەڵام لە ڕێگەی ئەو هەموو تۆڕی کۆمەڵایەتی و بەریەکەوتنەشمان بەدەرەوە ئەها جیهانێکی گلۆبال دروست وەکە کۆمەڵەشتە ینی گەنجێکی ئەوروپی گەنجێکی کورد گەنجێکی بەلجیکی هەر کەسێک سەیریکەی لەناو پلاتفۆرمەکان وامە کللتوری هاوبەش ینی هاوبەشیەکەن بەیەکەوە شت شەیرەکەن ینی تەنانەت مۆراڵی قسەکردن بیرکردنەوە هەموو ئەمانە لەگەڵ یەکترا ئالوگۆڕەکرێ ینی ترانسفێرە بێ لە ئێرەوە بۆ ینی لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لێرە ئەوەی کە گرنگە
ئێمە چۆن بتوانین کە بەم دیدگایی کە هەمانەوەکو گەنجێکی کورد بتوانین کاریگەریمان بەسەر کۆمەڵگاکی خۆمانەوە هەبێ یعنی ئێمە چۆن بتوانین کارێ بکەین کە کارایی ئێمە دەرکەوێ بەسەر ئەمە هەم لە ڕێگەی دروستکردنی ینی هەم لە ڕێگەی دروستکردنی کۆمەڵە مەعریفەی تایبەتمەند و ئاگاییەوە چونکە ئاگایی زۆر گرنگ ئاگایی بە درێژایی مێژوو هەم جەمسەری گۆڕانکاری بووە هەم داینەمۆی هەموو ئەو ئەفکارانە بووە کە دروست بوون هەم شتێکی شەگەر قەرار بێ لە داهاتوە ڕووبە هەربێ لە ڕێگەی ئاگاییەوە دروست بێ ئاگایەکی نەتەوەیە یاخود ئاگایەکی زانستیە بەرامبەر بە هەر شتێک بۆی تۆ ناتوانی داواکاریت لە کۆمەڵە گەنجی دیاریکراو هەبێ ئەگەر تۆ کۆمەڵە گەنجی بە ئاگات نەبێ یەکەم شت ئەم پرۆسێسە وەکو باسمان لە پەروەردە کرد بەڵام لە بەشی دومیشە منەی خەمە سەر خودی تاکەکان خۆی کە من پێم لە ئێستا ینی تا حدێکی زۆر گەشتبینم بەوەی کە کۆمەڵە گەنجمان هەیە زمانزانن بیرەکانەوە ئەخوێننەوە یان ئەڕۆن فیلمە بینن مەرجنی ئاگایی هەمومان وەکو یەکتر بێکرێ کەسێک ئاگایی لە کۆمەڵە پنتی دیاریکراوە هەبێ کە من پێیم پێ نەبرد بێ بەڵام گرنگەوەی کە تۆ مرۆڤێک دروستکە کە توانێت ئارگومنت سازی هەبێت توانای بیرکردنەوەی هەبێ ڕخنەیانە بیرکاتەوە بیرکردنەوەی ڕخنەی ئێجگار گرنگە بۆی کە تۆ بتوانی گەنجێکی داهێنەر دروستکەی کە بێ سەرەتا کۆمەڵگاکە خۆی بناسێ پاشانیش لە بەرامبەر ئەو کۆمەڵگایە بیرکردنەوەی ڕخنەی هەبێ باشەکان بەرەو باشتر ببە خراپەکانیش بەرەو باش بەرێ کە ئێمە ئەم سیستمی بیرکردنەوەیمان دروست کرد هەمووی لە دوای یەک سیستیلە بە دوای سیستیلە بە دوای یەکا یەکتری تەواوەکەن بەدیدی من ئەوەی کە زۆر گرنگە دووبارەی بەسمە بە معریفە بە ئاگاییەوە یانێ گەر تۆ سێری هەموو شۆشە فێمەنستیەکانی دنیاش بکەی بەبێ هەبوونی ئاگایی بەبێ هەبوونی خۆناسین ئاگاداربوون لە مێژووی خۆت و کارایی خۆت ناتوانانی هیچ هەنگاوێ بنەی ئەوەی کە زۆر گرنگە ناسینی خوددا و دروستبوونی هۆشیاریە کە تایبەت بە جەستەی خۆت بیرکردنەوەی خۆت ئەو مێژووی کە تۆکو کوردێک کە تا پاشانی ژۆک و ژنێکی کورد هەتا لەناو هەموو ئەم بەستێنانەیە جۆرێک لە ئاگایی دروستە بێ کە خۆسەلمێنەرانەیە نیەتوانی خۆت بسەلمێنی ئەتوانی ڕۆڵت هەبێ ئەتوانی لەو ئیشانی کەیکەی جەپەنجەی خۆت بەجێبێڵی ئەزانی ئەوەی کە ئێستا لە دنیای ئەمڕۆ زۆر گرنگە جۆرێک لە کوالیفیکیشن و کواڵیتی دروستکەی کە تەنها تۆ بتوانی ئیشێ بکەی یعنی ئێستا بۆ نمونە من وەکو ساڤۆ گەر بمەوێ ئیشێ بکەم یعنی جۆرێک لە کارایی و کواڵیتی لە منە هەبێ کە تەنها من بتوانم ئەم ئیشە بکەم ئەم شتە بۆ دیدگای ژنێکیش زۆر ڕاستە کاتێک کە تۆ وەکو ژنێک بە تواناییەکی زۆرەوە دەیتە پێشەوە چەندێکیش ڕێگری هەبێ لە شوێنێکە هەر ڕێگریەکە ئەوەستێ و ئاسۆی خۆیە دۆزێتەوە و ڕوانگەی خۆشیە دۆزێتەوە تە شتەکان تەنها هەمووی لەناو چوارچێوەیەکی تاریکانیە ئەگەر تۆ تواناییەکەت هەبێ چەندێکیش بربەستی خێزانی و کۆمەڵایەتی و کۆمەڵگایی هەبێ کە لە ئێستا وەکوتم جارێکیش پێکەوە هەر باسمان کرد چونکە ئێستا ئابووری ئازاد تا حدێکەیە ئەمە چانسێک دروستەکە کە ژن بتوانێت زیاتر بێتە پێشەوە گەرچی هاتنە پێشەوە کە هاتنە چانسێکی ئابووریە بەڵام ئەم چانسە ئابووریەکرێ وەرگەڕێتە سەر جۆرێک لە ئیمکانیات کە پێویست کا ژنیش بێتە پێشەوە بەراورد بە 15 ساڵ پێش ئێستا زانی ئێستا ژنان چەندێک دەستی کاریان هەیە چەندێک هاتوونەتە پێشەوە چەندێک ئیشەکان لە پێشترا کە کچێکی گەنج زانکۆی تەواو کرد مناقەشاکرا ئیش بکایە خودنا بەڵام ئێستا ڕەنگە هەر زۆر ڕێژەکە کەم بێت کە کەسێک ئیش نەکا ئەگەر ئیش نەکا ڕەنگە چانسی نەبیان ئیشی نەدۆزی بێتەوە یان چانسێکی وهای نەدۆزی بێتەوە ئەگینا مناقەشەکە لە چوارچێوەی خێزانی شالەوە کەوتووە کە تۆ بڵێ ئەم کچە با ئیش بکە ئەم کوڕە با ئیش نەکە ینی ئەمانە هەمووی بەرەو پێشچوونن ڕاستە ڕەنگە ڕەوتەکە خاوتر بێ بەڵام هێشتا بەرەو پێشچوونن و ئەکرێ زۆر زیاتریشان لێ بچنینەوە لە داهاتووە.